لا دەستپێکی یاریەکانی هەفتەی دێمی خولیەستێرەکانی عێراق لەسەر یاریگای میسانی ئۆڵمپیک هەولێر بووە میوانی مینای شاری بەسڕا. لە سەرەتاوە مینا باشتر بینرا و فشاری خستە سەر گۆڵ یانەی هەولێر. کەڕاڵ جەعفەری لاو 2 جار نزیک بوو لە گۆڵ، جارێک ستون و جارێکیش دلۆڤان مەهدی گۆڵپارێز بوونە بەربەست. دوجار کەڕار کاری خۆی کرد و لە خولەکی هەژدا ئەسیستێکی بۆ عەلا عەبدوزەهرا کرد و ئەویش مینای بە گۆڵ یەکەم پێشخست. مینا دوایم گۆڵە پاشەکشەی کرد و بەرگری لە گۆڵەکەی دەکرد. هەولێریش پێشڕەوی دەکرد بە ئامانجی گەڕانەوە بۆ کەشی یاریەکە. هەڵۆ فایق و ڕەوا یوسف و یوسف بن سۆدە و گەیلان لوقمان یەکەو لە هەوڵێک نزیک بوون لە گۆڵ تۆمارکردن. مستەفا قابیریش 2 دەرفەتی گۆڵی لە پێش بوو، سوودیان لێ نەبیندرا و نیوە یەکەم بە پێشکەوتنی مینا بە گۆڵێکی بێوەڵام کۆتایی هات. لا نیوەی دووەم مینا جڵەوی یاریەکەی گرتە دەست لە خولەکی 58 بە ئەسیستی عەلا عەبدوزەهرا. موسلیم موسا ئەنجامەکەی بۆ مینا 2 هێندە لێ کرد. کەڕار جەعفەر نزیک بوو ئەنجامەکە لەسەر هەولێر گەورەتر بکات، دلۆڤان مەهدی ڕێگای نەدا. دوجار لە خولەکی 73 موسلیم موسا بە ئەسیستی حەمید عەلی گۆڵی دووەمی خۆی و سێمیانەکەی لە یاریەکە تۆمار کرد. لەگەڵەوەی چەند هێرشێک بۆ هەردوویانە هەبوو بۆ تۆمارکردنی گۆڵی زیاتر، بەڵام ئەنجام وەک خۆی مایەوە و بە 3 گۆڵی پاک بە سوودی مینا کۆتایی هات. بەم شێوەیە هەولێر بە 15 خاڵەکەی بە کاتی لە خانەی چوارەمی ڕیزبەندیە، میناش بە 11 خاڵ هەڵکشایە خانەی 12ی ڕیزبەندی. حوسێن محەممەد، کەناڵی پێام.